ئەم بەڕێزە نووسیوێتی مامۆستا سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. زۆر لە مردن دەترسم، زۆر لە مردن دەترسم، ژیانم لێ تاڵ بووە لە کاتی هەر خۆشیەکدا، لە کار و کەسابەتێکدا، سەیرانێکدا مردنم دێتە بەرچاو، دەترسم و خۆشیەکانم لێ تێک دەچێت. ماڵ و منداڵیش لێم بێزار بوون، هەست بە بێزاری دەکەن. بەردەوام لە ناخەوە ترسێکم هەیە، هەمیشە لە کاتی نوێژدا، لە کاتی کەسابەتدا، لە کاتی میوانداریدا بەردەوام مردن دێتە بەرچاوم. زۆر دەترسم و ئەزانم هەمیشە ئەمە دواساتی ژیانمە. تکایە چارم چییە؟ چی بخوێنم؟ چی بکەم؟ فریام بکەون. ئەمە نامەی ئەو بەڕێزە بوو کە وەکو خۆی خوێندمەوە. لە وڵامدا دەڵێن وبالله التەوفیق، مردن ئەو ڕاستیەیە کە هەمومان پێویستە لە یادمان بێ. گرفتی گەورەی مرۆڤ و مرۆڤایەتی بە گشتی لەوەدایە بەڕێزان کە هەمومان خەریکە مردن لە یاد دەکەین. بۆیە ترس لە مردن وەکو خودی وشەکات بترسی لە مردن، ئەمە بە خۆی بابەتێکە و وەکو نەخۆشیەک لێبێ و ژیانن لێ تاڵکە، ئەمەشیان بابەتێکی ترە. ترس لە مردن بەهۆی ئەم شتانەوەیە جگە لە تێکچوونی حاڵەتی دەرونی. ئێمە بابەتەکان وەکو خۆی باسکەین. حاڵەتی دەرونی کە تێکچوو مرۆڤ هەر جارە بە شتێکەوە دەیگرێ. بۆ نمونەی ئەم بەڕێزە پێویستە سەردانی پزیشکێکی دەروونناس بکە و دەروونناسێک قسە بکە کە من ژیانم وەکو لە نامەکەدا خوێنمەوە ترس لە مردن ژیانی لێ تاڵ کردوم. ئەم بابەتە تێکچوونی حاڵەتی دەرونیە. بەڵام بێجگەلەوە هەموو خەڵکی تر کە ترسیان لە مردن هەیە بەهۆی ئەم شتانەوەیە. یەکەمیان ترسان لە دابڕان و دووربوون لە دۆست و ئەحباب و خۆشەویستان. هەر یەکێک لە ئێمە کە بیر دەکاتەوە دایک و باوکت هەیە، خێزانت هەیە، مناڵت هەیە کە دەمری، تۆ چەند ڕۆژێک لیان دووری خەز بە خەمباری دەکەی، کە دەمری یەکجاری لیاندا دەبڕێی هەتا قیامەت نەهان بینیتەوە. بەڵام ئەم ترسە خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی ئەڕەعد ئایەتی 23 و 24 زۆر دڵخۆشمان دەکا. دڵخۆشمان دەکا و پێمان دەڵێ ژیانی دنیا هەمووی دابڕانە. وەڵی هەر یەکێک لە ئێمە بەردەوام لە دابڕان داین. بەڵام ئێمە وەکو ئیماندار کە بڕوامان بەوە هەیە کە قیامەت هەیە، کە ژیانێکی ئەبەدی دەوێت دەست پێ دەکا، خوای پەروەردگار پێمان دەڵێ تۆ لە خۆشەویستانت دانابڕێی. کاتێک کە دەترسی لە مردن ئەڵی لە ئازیزانمدا دەبڕێم، بیر لەوە بکەوە سەفەرێک دەکەی. هەر یەکێک لە ئێمە سەفەر دەکا و منداڵەکانی بەجێ دێڵێ، هاوسەری بەجێ دێڵێ، جا هەیە سەفەری بازرگانی دەکا، هەیە سەفەری گەشت و گوزار و گەڕان دەکا، هەیە سەفەری خوێندنی، هەیە چەند ساڵ ماڵ و منداڵی بەجێ هێشتووە، هەیە شۆڕژگێڕ بۆ لە پێناوی خاک و نیشتیمان و گەل و میلەتەکەیدا بە ساڵ ماڵ و منداڵی خۆی نەبینی و خەریکی کاری سیاسی بۆ لە وڵاتان. دابڕان لە ماڵ و منداڵ، لە دایک و باوەک، لە خێزان لەم دنیاشدا هەیە. بەڵام ئەگەر مەبەستت ئەوە بێت لە مردنە بە یەکجاری لیاندا دەبڕی، نەخێر لیاندا نابڕی. هەر سەفەرەکەیە، سەفەرت کردووە دوای ماوەیەک تۆ نایەیتەوە بۆ لایەن، بەڵکو ئەوانەی کە زیندون ئەوان بە یەقینەوە دێن بۆ لای تۆ. بە ئاەتەکەی قورئان لە سوورەتی ئەڕەعد ئاەتی 23 و 24 بخوێنینەوە. زۆر چێژبەخشە، زۆر موژدەبەخشە برا شیرینەکەم، برای خوشکی هەر کەسێکی کە ئەم نامەیە نووسیوە گوێ لەم ئاەتەی قورئان بگرە. پەروەردگار دەفەرمێ جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. أو باخانة جنات عدن، بەهەشتێکی هەمیشەی، باخ و باخات، کۆشکی ڕازاوە، هەرچی دڵ بیخوازێت تێئەتی. عدنین بە هەمیشەیی تیا دەمێنیتەوە. ومن صەلەحە، هەر کەسێک کە ئیماندار بێ، شیاو بێ، شایستە بێ بە چوونە بەهەشت لەگەڵتایە. خۆشەویستترین کەس لە دنیادا ئەمانن من ئابائیهم،
باوک و دایکت کە دەڵێ دایک و باوک لە قورئانە یعنی نەنک و باپیریش ئەوانەی لە سەروشەون باوە گەورە و دایە گەورەشت و ئەزواجهم هاوسەری ژیانت هاوسەرەکەی ژیانت و ذڕیاتهم کوڕ و کچەکانت منداڵی کوڕ و کچەکانت واتە نەوەکانت لەگەڵ نەوەی نەوەکانت هەموویان لە بەهەشتا لەگەڵ تا کۆ دەبنەوە. یەکێ دەپرسێت لە بەهەشتا پلە پلەیە فعلەن وایە لەوە ئەچێت جەنابەت بە فەزڵی خوای پەروەردگار لە پلەی نەوەتی بەهەشتا بی بەڵام منداڵەکانت هەر ئەوەیە ئیماندار بوون کوڕەکانت کچەکانت نەوەکانت کوڕەزا و کچەزاکانت لە پلەی بیستی بەهەشتا بن بەهەشت سەد پلەیە. خوای پەروەردگار لەبەر دڵخۆشی تۆ کە لە پلەی هەشتادای بیستەکان هەمووی بەرز دەکاتەوە دایان خاتە هەشتاوە یان بە پێچەوانەوە جەنابەت لە پلەی بیستی بەهەشتایی بەڵام ئەلحەمدولیلا ئەولادەکانت زۆر ساڵحن لە پێش تۆدا باوک و دایکت زۆر ساڵح بوون زۆر خواناز بوون لە پلەی نەوەتی بەهەشتان. خوای پەروەردگار لەبەر خاتری نەوەتەکە کە ئەولادەکانتن کە دایک و باوکن پلەی تۆ بەرز دەکاتەوە ئەوان نزم ناکاتەوە بەڵام تۆ بەرز دەکاتەوە بۆ لای ئەوان بۆ ئەوەی لە بەهەشتا بە هەمیشەی جەنات و عادنین قەت جارێککە لێکدا نابڕێی. باوک و دایک باوە گەورە و دایە گەورە منداڵەکانت کوڕەکانت کچەکانت نەوەکانت نەوەی نەوەکانت هەروەها هاوسەری ژیانت هەموو بەیەکەوە کۆ دەبنەوە. پەیتا پەیتا فریشتەکانی خوای پەروەردگار دێن بۆلات سەلامت لێ دەکەن دەڵێن سەلامون عەلەیکم سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بیما سەبەرتم ئەمە پاداشتی ئارامگریتانە ئێوە لە دنیادا ئارامتان گرت لەسەر تاعەت و عیبادەتی خوا ئاخر نوێشکردن پێنج فەرزە هەموو ڕۆژێ بە تەواوی ژیانت بەخوا سەبری دەوێت سەبرت گرت نەتێژ نوێژەکەت بفەوتێ هەموو ساڵ ڕەمەزان بە ڕۆژوو بووی سەبرت گرت هەموو ساڵ ماڵی خۆت دیاری کرد و زەکاتەکەت دەرکرد. دووەم سەبرگرتن لەسەر نەکردنی گوناه ئەو حرامە هاتە بەردەستت بەخوا دەتوانی لە پڕێکا ببی بە کوڕێک بەخوا دەتوانی وەکو ئەو خەڵکە معاشێکی بندیوارن لەم لاولاوە بۆ بڕدرێتەوە تت خوا لەبەر خاتری تۆ نایکەم خوا لەبەر خاتری تۆ ئەم حرامە ناخۆم خوا لەبەر خاتری تۆ ئەم غەشە لەم کڕین و فرۆشنەدا ناکەم سەبرت گرت ماڵێکی کەم قەناعەتت پێکرد زۆرێکن نەوی سەبرت گرت ئەمە سەبر و ئارامی دەوێت. سێم سەبر و ئارامی لەسەر بەڵاو موسیبەت لەسەر نەگەیشتن بە دڵخوازی خۆت ئەو هەموو حەسرەتە لە دڵی ئینساندایە و پێی نەگەیشتۆ بە حەڵاڵی ئەو هەموو ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی و مردنی ئازیزان هەر سەبرت گرت ناشکوری بەدەمتان نەهات لەوێدا مەلایکە دەڵێن بیما سەبەرتم پاداشتی ئەو سێ ئارامگریەت ئەم بەهەشتەیە فەنیعم عوقبە الدار بەڕاستی باشترین شوێنێک کە ئینسان تیا بحەسێتەوە ئەم شوێنی باشتەیە.